مقصودي أم سورة بينج سهم بابلين بينج رجاء هنا توسرت ورا باسك كوت من ناسيني خواي جوري لا بينج رجاء أمام باتو سرو يان بقول إمام بقاعي دليل كانت باتو أو دليل يا كم توحيد خواي بالردقار كبريتين ناسيني خواي جورو برستني ودجاتي شرك ومشركين أملوا شيء الله الرحمن الرحيم درك دوهم باورهنان با روجي دوایی بە چارەنووس بە نهایەتمانە گەینەوە کوێ پاداشت وەرەگرین یا سزا ئەو عەدالەتەی کە بەسەرمانە تەطبیق بێت وخوای پەروەردگاریش هەموو ئەوانەی لە ڕێی مەلایکەتەکان و هەموو تۆمار کردو کە ئێمە کردومان دوایی حکم بەسەر ئەوانەدا ئەدا کە کردومان ئەوانەی کە مطابقی تعلیماتەکەی خۆی بوون قانونی بوون وەکو ئەڵێن ئەوە پاداشت وەرەگرن ئەوەی لا قانونی و مخالفە و سەرپێچی و هەوە هەوەس و بە قسەی شەیتان کردنە ئەوەش سزای لەسەر وەرەگری لێرەش بە عەدلی خوای پەروەردگارە بێتەوە کەوا وتو کە ئەڵێ مالکی یەومی الدین اعترافت بە ڕۆژی دوایی کرد بە زیندوو بوونەوە بە پرسینەوە بە پاداشت بە سزا اعترافیشت بۆ کرد کە مالیکێک هەیە لێ خۆی خاوەنیەتی و مەلیکی یەومی الدینی شەوکو لە قراءەتی وەرشە مەلیکی یەومی الدین دەسەڵاتدارە پاشا نەک پاشا تەمان کەلیمەی پاشا بۆ بەشەر هاتووە هەرچەنە لە عەرەبیەکە هەردووچی بەکاردێ بەڵام لە کوردیە کە ئەڵێن پادشا یعنی دیارە یەکێک شایە و تەختێکی هەیە و بەڵام کە ئەڵێن مالکی یەومی الدین و مەلیکی یەومی الدین دەسەڵاتداری ڕۆژی قیامەتە هیچ دەسەڵاتدارێک نامێنێ هیچ جۆرە جوزئیەتێکی دەسەڵات نامێنێ دەسەڵاتی مطلقیشە هی خوای پەروەردگار وەکو هەر سیفەتێکی تری مطلقیش ئەوەیە کە ڕادە و بڕ و سنووری نییە ئەوەیە کە یەکەی نییە پێی بپێوین بڵێن ئەوەندە گەورەیە ئەوەندە زۆرە ئەوەندە بەهێزە ئەوەندە فڵانە ئەوانەی نییە بۆیە سیفەتی خالق و مەخلوقە بێ ئاوا بناسی ئەنجا لێرە کەوتمان مالیکی یەومی الدین اعترافمان بە بوونی ڕۆژی دوایی کرد اعترافمان بە هەبوونی ئەمە کرد کە خوای گەورە خاوەنیەتی اعترافمان بەوە کرد کە خوای گەورە دەسەڵاتدارێتی اعترافمان بەوە کرد کە خوای پەروەردگار بە دادپەروەرێتی خۆی پاداش و سزاکان دیاریەکات ئەمەش مالیکی یەومی الدینەکەیە باسی سێم یا سەهمی سێم یا ڕێگای سێم تەکلیفە شەرعەکانە ئیاکە نەعبود ئێمە تەنها تۆ ئەپەرستین چۆن ئەبێت تەنها تۆ بپەرستین کەوا بۆ بێ پێشتر بزانین عەقیدە و عیبادەتەکە چۆن ئەبێ خوا بناسین کە شەریکی بۆ نییە شەریک بۆ خوا پیاکردن لە چییە یان لە تەسەور و دید و بۆچوونمانایە لە تێڕوانین لە پێناسە یان لە عیبادەتکردنمانایە لە دڵ بە زمان یا بەکردەوە یان لە تەشریع و یاسا و ڕێساکانایە ئەم لەهم شوڕەکاء شەرعوا لەهم من الدین ما لم یأذن به الله لە 21 شورا باسی تەشریعەکە بەڵام لەوانی ترە باسی شرکی ناسینە شرکی عیبادەتە ئەمەشیان شرکی تەشریعەکە شرکی تەشریعەکەش سێ مەجالە شرکی یاسا داڕشتنەکەیە شرکی حکمکردنە بە یاسا کوفرینەکە شرکی داوەری بردنە لای یاسا کوفرینەکەی ئەوەی کە خەڵک زۆر لێ بێ ئاگای بێ واشکەوێتە ناوی سەلەفیەکان بە شێوەیەکی گشتی بایەخ زۆر بە تەوحیدی عوبودیەتەکە ئەدەنەوە بە سەبەبی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهو الله مەدرەسەی وەهابێتی بەڵام تەوحیدەکە خۆ هەر لەم یەکەیان نیە لەم مەجالە مەجالی ڕبوبیەتە مەجالی ئولوهیەتە مەجالی حاکمیەتە ئەوان احتیمام بەس بەم جانیبیانە دەنەوە کە جانیبی عبودیەتەکە بۆیە ئەبینی کتابی تەوحیدی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهو الله 30 شەرحی لەسەرە هەمووی بەس باسەکان باسی نەزر و تەواف و باسی ئەو عیبادەتانن ئەوەی کە لە ناخەکرن یا بە زیکرەکردن بە زمانیان بەکردەوەکرد بەڵام باسەکانی ڕبوبیەت زۆر بەلایە ناڕوون بۆیە ساحەبی فکر نین بتوانن کابرایکی مارکسی ببەستنەوە هیچ یعنی کابرایکی مارکسی پێیان بڵێ دەی بچۆن بۆ مەسەلمێنی کە خوای ئەڵێ قول الله هەروەها ناشتوانە باسەکانی حاکمیەت داخلی عەقیدەکە و شەریعەتەکە داخلی عەقیدەکە بکات لەبەرەوە غافڵە لەم ئایەتانەی کە باس لە تەشریع و حکم و داوەریەکەکە ئەم تەکالیفە شەرعانەش کە عیباداتە دیسان ڕێگایەکە و ئەمان باتەوە سەر ناسینی خوای پەروەردگار ئەو کەسانی زۆر خوا ئەپەرستن باش ئەیپەرستن بەپێی فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوونکردنەوەکانی ئەو ئەیپەرستن بە دەرەجاتی تەقوایە سەرەکەونە سەرەوە خوا ناستر دەرەچن وەکو سۆفیەکان ئەڵێن ئەگاتە دەرەجەی عارفین
ڕێگای چوارم کە ئەمان باتۆ بۆ ناسینی خوای پەروەردگار چیرۆکی پێغەمبەرانە کە لە قورئانە زۆر هاتوو. ئێمە کە ئەڵێنەوە اهدنا الصراط المستقيم وصراط الذين أنعمت عليهم وتيشمان أنعمت عليهم أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين ربازي أوانيا بۆیە لە قورئانە قیسەسی پێغەمبەران و پیاوچاکان و شۆنکەوتوەکانی پێغەمبەرەکانی بۆ باس کردوین و چیرۆکی تری ئەهلی ئیمان وەکو ئەصحاب الأخدود و ئەوانەی تر کە پێغەمبەریشان لەلا نەبووە. ئەم ئیماندارانە هەڵوێستی ئیماندارانیان بۆ ئێمە بووە بە نمونەی پێشەوایەتی کە لە قورئانە هاتوو. ئەمەش دیسان لە اهدنا الصراط المستقيم هەست پێکەین. ڕێگای پێنجەم دەلیلی پێنجەم کە ئەمان باتەوە بۆ ناسینی خوای پەروەردگار باسی أهل كتابة غير المغضوب عليهم ولا الضالين لحديث صحيح ترمزي كالرواية كردو الباني بحسن داناوا يغمر إخوة عليه الصلاة والسلام أفرمي المغضوب عليهم أفرمي هم اليهود النصارى كش الضالين أفرمي هم النصارى مسيح كان ديانة كان بو يكم بسبب شهواتك باوريان بپیغمبر نهنا عليه الصلاة والسلام جولك كان أيانزاني أم محمد المصطفى عليه الصلاة والسلام پیغمبر نازدارك يكل أخير زمانه ودي يعرفونه كما يعرفون أبناءهم وأي ناس وكو أوي كمن على كان إخوانا ناس تو من على كتير عمري 6 صالة بخرنا 3000 من على الرؤية يكسر يدوزي تويانا مرة يدوزي تو شون يدوزي أنجا أمان يعرفونه كما يعرفون أبناءهم بوشي بيغمبر ناس عليه الصلاة والسلام لقلوش إيمانيا بينهم بسبب الشهوات حزوا بمرأي خوان نصارى كان ديانة كان وتيام عيسى كوري خوان نعوذ بالله كوتنا أمكم الرأي بيناي دينا كان لسر أمكم الرأي كردوتو خدي دينك بوتو بشخصنا وكل علم النفس أوتري شخصنا يعني الدينك هاتو بو محوركي بو بيكشت كسيدنا عيسى تو مبشريك مسيحي نابيني باسي الله دوبك عز وجل باسي خالق دوبك هر باسي سيدنا عيسى هكا عيسى أخوايا يسوع تلقلو أو توي خوش أو هداية داوباك هر شي صفتي خواي بردقار هي هنبو سيدنا عيسى وأقولكم رأيك قوري نزانين وجهلك زور قوري بويا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي بالضالين فرمي هم النصارى انجا يعبدون الله على جهل وكو ابن القيم رحمة إخوة عليه بفرمي لبرو آن پرستنكانيان لسر أم جهل دا مزران دوا انجا لپرستنكاني شانا لقل هوا هوسي خوانا تيكلبو لقل هي الراهبة كانيانا درزبو ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم راهب قريتيه كان دا مزران دوا كيما لسر من فرز نكردبون لكلاسا شتێک خوێنن بە مۆسیقاوای خوێنن خی گەورەمانەی لەسەر فەرز نەکردوون ئێستا گەیشتۆتە ئەو ڕادەیە کە پیاو ماراکە لە کەنیسە نەکەر پیاو قەشە ماراکە لە کەنیسە ژن ماراکە لە کەنیسە قەشەکە ژنە دوو پیاو لە یەکتر ماراکە یا دوو ژن لە یەکتر مارە ئێمە هەمووی گومڕایی و نەزانینی وەحیە ئەوروپا وەکو شێخ سلمان عۆدە خوای گەورە ئازادی کا فەرمێ ئەوروپا نەیزانیوە دین چییە ئەسڵە ئەوەی کە پێی گەیشت لە فترەی چەوسانەوەی مەسیحیەکانە لە شام ئەوە دیتو تێڕوانینێکی پۆڵسە ئەوە وەحیەکە نییە ئینجیلی یۆحەنا 180 ساڵی پێچوو دوای ئەو نووسرایەوە دوای سەیدنا عیسا ئەنجا دەماودەم هەمووی جێڕراوەتەوە نووسراوەتەوە هەرێکە اختلافاتێکی زۆر لەبەینی هەیە ئێمە حەدیث ئاوا وەرناگرین حديثكان به همي عن بن همي عن فلان فلان كان جبه همي ناسراو بن مگر صحابيك به صحابيك لصحابيك تري بجرته بونمنا قال ابن عمر عن رجل قال رسول الله صلى الله عليه وسلم ديار الرجل لكشر صحابه لبرو ألويا ضعيف نبوة أما حسن بصري عن رجل عن أبي هريرة أبي ضعيف وكات حديث بويا ليرا محوري سورتك بريتيلا ناسيني خوي بردقار ئەم ناسینی خۆی پەروەردگارە ئەم کۆمەڵە دەلیلانەی تر ئەمان بنەوە سەر ناسینی خۆی پەروەردگار باسی عەقیدەکەیە باسی عیبادەتە باسی منهەجی ژیانە منهەجی ژیانەکەمان وا بۆ ڕوونەکاتەوە کە ئەنعەمە عەلەیهم چۆن بوون مەغضوب عەلەیهم چۆن بوون جوولەکە
کە لە مەجای شەهەواتەوە ئیمانیان نەهێنا، ئەمانی تر لە مەجای شوبهاتەوە لە گومان و نەزانی و گومڕایی خۆیان و نەیانزانی دینەکە وەربگرن. قل يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة. التوراة كانت تنفيذ نك. قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله. يا باشا ورن بابس خوي بردقار ببرستين ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. ورن بهندك من هندي ترنكين بالرب بمشرع بالدين دانر بياسا ورسا دارج لجاتي خوي بردقار. كنايان بدن أم بانجوازوا بمشيوه أم قمرابون أوانش مغضوب عليهم أو مغضوب عليهما خواهي قورا غزبي لقرتون ملاكات غزبي لقرتون مسلمانان غزبيان لقرتون وهروا أوانيك أزان رقار راس كامي هم غزبيان لقرتون ليان تورب كابو ليرا منهجة كمان أبي ليرا سرنج دينولا سورة فاتحة أما كباسي شمكرت بس چوارچه وقشتيكي سورتكي دوای انشاءالله چەند دەرسێکی تر باز لەوەکەمەوە چۆن پێغەمبەرێتیەکە لێرە اهدنا الصراط المستقيم چۆن پێغەمبەرێتیەکە بەم سوورەتە ئەسەلمێ، چۆن تەوحید لەم سوورەتەیە ڕوو نەبێتەوە، چونکە ئەمانە هەمووی قورئانەکە ڕوونی کردوونەتەوە. دوای دێنە سەرەوەی تەوحیدی ئولوهیەت و ڕوبوبیەتەکە کە ئاماژەم پێدا ئێستا هەروەها ئەسما و صیفات یا حاکمیەتەکە چۆن لێرەوە سەرنجێ دەین. خواهي يقولك فرمي قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس. پروردگاریان دا صلاة داریان خوايان بوشي أمسي صفتي باز كردت توحيد كان أمانا. قل أعوذ برب الناس ربوبيتك يعني ناسيني خواهي پروردگار. ملك الناس توحيدي خواهي پروردگار لحاكميتك دا صلاة داري تشريع وتنفيذ داوري كردنك أبي لخواهي پروردگار وهاتو. إله الناس خوایەتی خوای پەروەردگار کە بەمانە ئەپەرسترێن. ئێمە لە حاکمیەتە چۆن خوای پەروەردگار ئەپەرستین؟ بەوەی کە ئیختلافاتمان ڕاجۆیەکانمان ئەبەینەوە لای خوای پەروەردگار لای تەشریعەکەی ئەو کێشەکانمان لەوێ حەلەکەی. ئەمە محوەری سوورەتەکەیە کە ئەڵێن ئیاکە نەعبود وئیاکە نەستەعینش ئەمە هەموو عیبادەتەکان یەگرێتەوە کەوا بوو سوورەتی فاتحە تەوەری باسەکەی ناسینی خوای پەروەردگارە ناکرێ بیناسی و نەیپەرستی. بۆیە فەرمووی بە صیفەتی ئیسم الحەمد هەر ئیسمە، لله ئیسمە، رب ئیسمە، عالەمین ئیسمە، الرحمن ئیسمە، الرحیم ئیسمە، مالک ئیسمە، یوم ئیسمە، دین ئیسمە. ئەوە هەمووی بە صیفەتی ئیسم. بۆ ئیسم بريتي لا يعني وكو مثلا من علم أم قالما الصوزة. الصوزة اسم صفتي أم قالما بات الصفتي الصوزيت يكي بيويتي ثابتة بيوي. بلا ما قروتم مثلا قروتم أم ورقيم صوز كرد أم ورقيم صوز كرد أما كردويك كردوما كأشياء بصر ريتو أقر بغير أم قالما بي يعني بلا سيكي بك أماش بكوشنتو. أما فعل تكرار بيتو بلام اسم تشسباوة بيو. بويا الصفة كان إخوائي پروردگار كلام سورة عباسي كر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين اسما كديت سر إيشي عبد كان تكرار بيتو نعبد ونستعين. ليرة فعل هنا ولا برويد حدوث تكرار رداوك ودوبات ابنه بلام أميان ثابتة بيوي. صفتي خواي پروردگار خويتي بوي بمشي واش باسي كردو بو اويتو خوا بناسي بم صفتانا بألوهية وربوبية أسماء وصفات وحاكميتي انجا بالريار عبادتكاني بو بدي بوي بزاني كخواي پروردگار أم صفتاني هي شاياني أم پرستنيا انجا اوكاتا أزانيك مقابلي أما شركة للربوبية لألوهية لأسماء وصفات على حاكميتي. خواي پروردگاریش لە هیچ ڕادە و بڕ و چۆنیەتی و شێوازێکە هیچ صیفەتێکی لە هی مەخلوق ناچێ یا مەخلوق لە هی ئەو ناچێ. ئەوەش تەوحیدە پاکەکەی. هەر جۆرە صیفەتێکی خواي پەروەردگار بە هەر ڕادە و بڕ و شێواز و چۆنیەتێک بهێنی بۆ مەخلوقێک ئەکەویتە شرکەکە. بۆیە خواي پەروەردگار لەم سوورەتە محوەرەکەی وا لێ کردووە
ناسینی خوای پەروەردگار بەو شێوەی کە هەیە، پاشان پەرستنی خوای پەروەردگار بەو شێوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بەیانی کردووە، پاشان گرتنەبەری مەنهەجی خوای پەروەردگار کە پێغەمبەرەکەی ڕوونی کردوتەوە واتە قورئان و سوننە. لەسەر ئەمانە محاسەبە ئەکرێ دوای مالیکی یەومالدین. لە ڕۆژی دواییە پاداشتە درێتەوە لەسەر ئەوەی کە خوات ناسی، خوات پەرست، شەریعەتەکەی دووەرگر کردت بە مەنهەجی ژیانی خۆ. دەوری ئیستیخلافەکەشت بینی ڕۆیشتی هەوڵت بۆ دینەکەدا بە بانگەوازی خوای، بە کۆمەڵکاری، بە چەسپاندنی شەریعەتەکەی کەوابوو تۆ پاداش دووەرەگریتوە. لە هەر کامێ لەمانە مقەسر بووی بەقەدەر ئەوە مەحرومە بی لە پاداشت، یان ئەگەر مقەسر بووبی سزا وەرەگریتوە ئەگەر خوای پەروەردگار لێت خۆش نێت. ئەمە تەوەرەباسی سوورەتی فاتحەیە و ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خوا چەند دەرسێکی تر لەسەر ئەمە تەرکیز لەسەر ئەمە باسەکەمەوە بۆ ئەوی زیاتر لە مێشکمان بچەسپێ خوای پەروەردگار ئەم قورئانە بکە بە نووری دڵمان، بە بەهاری دڵمان، بە نووری بەرچاومان، بیکا بە مای هیدایەتدانمان، زیادبوونی ئیمانمان، تەقواکاریمان. خوای گەورە ڕەحممان پێ بکە و لە دینەکەی تێمانگەێنێ، لەم قورئانە جوانە تێمانگەێنێ، یارمەتی دەریشمان بێ لە خوێندنی قورئانە، لە ختمکردنیە. هەوڵ بدەین لانی کەم ئەم ڕەمەزانە ئەوەی بۆ یەکرێ دوو جار سێ جار ختمی قورئانەکە بکە ئینشاءڵڵا، ئەوەی بۆ شێکرێت تەبعاً زیاتر. خوای گەورە هیدایەتمان بدا و خوای گەورە هەمووی بە ئەجر بۆمان بنووسێ. خوای گەورە یارمەتی دەری منیش و ئێوەش بێ، ڕۆژەکانمان لێ قبوڵ کە و نوێژ و تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کە، زیاتر لەم دینە و لەم قورئانە تێمانگەێنێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.